بە هیوای کاتە چی بە سوود لەگەڵوانایی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 205 ئەو لاپەڕەیە 205 دەربارەی بەکارهێنانی شێوە هاوشێوەکان. نازانم مەبەستیشیان چییە بەڵام دەخینمەوە. زاراوە نوێیەکان پێوانەی ڕاستەوخۆ. لێرە ئێرە بخینمەوە بەرزی هەرەمی خۆفۆ کە گەورەترین هەرەمە لە میسر زیاترە لە 138 مەتر و درێژی لایەکی بنکە 4 گۆشەیەکەی 230 مەترە و پێویست ناکە و ڕیکلامەی بخینمەوە لەسەر هەرەمی خۆفۆ و پێویستیش ناکە لە کتێبی بیرکاری بنووسرابە. یەکسەر دێمە لای نمونەی ژمارەیەک. سۆران ویستی وێنەی ئەو هەرەمە گەورە بکە. سۆران وێنەی گرتیە لێرە لە بە کامێرەکەی خۆی ئەو وێنەی هەیە دەیەوێت ئەو وێنەی گەورە بکە. وێنەیەکی گرتیە. درێژی وێنەکە بەخۆی پێش گەورەکردن. درێژی وێنەکە 15 سانتیمە و پانیەکەشی 10 سانتیمە. هەروەکو ئێرانە درێژیەکەی 15 سانتیمە لێرە هەتا ئێرە پانی وێنەکەش 10 سانتیمەترە. ئەوە وێنەکەی کە سۆران گرتیتی. ئێستا سۆران دەیهەوێ ئەو وێنەی گەورە بکە. دەیەوێت کو گەورە بکە؟ دەیەوێت پانی وێنەکە پانیەکەی واتە بکاتە 30 سانتیم واتە پانیەکەی کە دەیە لێرە بیکاتە 30 سانتیم لە 10 سانتیم بیکاتە 30 سانتیم. ئایا درێژیەکەی چی لێ دێ؟ پانیەکەی دەیەوێت بیکاتە 30 سانتیم. ئەوەی ڕاستی بی پێش ئەوەی بچینە لای ئەو ئەژمێرکردن و ڕێژە و شتیوا و زەحمەت هەر لێرە تەمەشاکەین. سۆران دەیهەوێ پانی وێنەکە لە 10 ببیتە 30. ئەگەر ئەمە تەمەشاکەین چەند جار زیاد دەبی پانیەکە 3 جار چونکە 10 جارانی 3 بکەم دەبیتە 30. ئەوجە دەبیتە 30 واتە 3 جار وێنەکە گەورە دەبی. کەواتە درێژیەکەشی کە 15ەیە ئەویش هەر دەبی 3 جار گەورە بی. واتە ئاسانترین شت ئەمە دەینم 15 جارانی 3 دەکەم دەزانم درێژیەکەشی چی لێ دێ. 15 جارانی 3 دەکاتە 45 سانتیمەتر بەبێ خۆماندی کردن. بەڵام لێرە ئەگەر بمانەوێ بە بیرکاری بیرکەینەوە هاوکێشە دروستکەین و ڕێژە دروستکەین و ئەو شتانە دەبی چ بکەین؟ دەبی بزانین ڕێژەی لایە هاوجێیەکان کامانن، کامە لە هاوجێ لەگەڵ کامەلە. بێگومان ئەو شینانە کە بە شینی نووسیتم هاوجێنە لەگەڵ یەک، سۆرەکانیش هاوجێنە لەگەڵ یەک واتە بج هاوجێ لەگەڵ نڕ ئەوە یەک، قد هاوجێ لەگەڵ ح ئەوە 2، قب هاوجێ لەگەڵ هن ئەوە 3 و دج هاوجێ لەگەڵ حڕ ئەوەش 4 لایەکە. ئێستا لە کاتی دانانی ڕێژە زۆر گرنگە بە کامە شێوە دەست پێ دەکەم. هەمیشە بە شێوە گچکەکە ئەگەر بتەوێت دەتوانی دەست پێ بکەی. واتە ئەمن دەتوانم بە شێوە گچکەکە لە سەرە دانێم دووریەکانی شێوە گەورەکەش لە خوارێ لە بنکەکەی دانێم لە ژێرە. واتە ئەمن دەست پێ دەکەم بج دابەشی نڕ دەنووسم لێرە بج دابەشی نڕ ئەوجا بە تەنیا ڕێژەکەی دادەنێم بج دەکاتە 10 نڕ ئیش دەکاتە 30. پاشان دەینم قب
دەینم دیسان دابەشی، چونکە ئەمن هەمیشە بە گچکە کە دەست پێ دەکەم نابی یەکەک بە گچکە دەست پێ بکەم دووریەکەی دیش بە گەورە ئەوە هەڵەیە هەمیشە گچکەکە بەها لە سەرەبی قب و دابەش یەک دەکەم قب پاس دەیە بەڵام جارێ ئەمن نازانم چەندە جارێ نازانم دەنووسم پیتە چی دەنووسم بە هەوەسی خۆ هەرچم بوێ دەنووسم ئێستا چونکە وێنەکە دەبی بە هەمان پێوەرگەورە بکرێ کەواتە ئەو دوو ڕێژانە دەبی یەکسان بن کەواتە ئەم دەبی بنووسم 15 دابەش س یەکسانە بە 10 دابەش سی. ئەگەرە من هەر ئەوها تەماشای سرەی ئەو دوو ڕێژە یەکسانە و هاوتایی بکەم دەبینم 10 بوویتە 15 کو بوویتە 15 جارانی چ کرایە چونکە نابی کۆی بکەمەوە دەبی جاران بی واتە 10 جارانی 1.5 کرایە ئەو جا بوویتە 15 چونکە ئەگەر 15ش بینم دابەشی دەی بکەم دەکاتە 1.5 واتە ئەمن دەبی 30ش جارانی 1.5 بکەم هەتا پیتی س دەربچی ئەگەر 30ش جارانی 1.5 بکەم 100 دەبیتە 45 ئەگەر ئەوهانەکەم لێرە شتەچی نوێیان دانایە هەرچەندە بەخۆی نوێ نیە بەڵام یەکەم جارە بیبینم لەو وانانە نووسرایە لێکدانی تیرەیی بەکاربینە ئەو یەکەم جارە ئەو شتەم جێلێبی لێکدانی تیرەی مانای چییە واتە ئەگەر دوو کەرتت هەبوو سەرە و ژێرە دوو کەرتی دیشت هەبوو هاوتا بوون یەک کەرتە بێگومان ئەوە کەرتێک ئەوەش کەرتێک سەرە و ژێرە هاوتانە ئەمن دەتوانم دوو تیرەی دروستکەم ئەوها ئەوە تیرەک واتە ئەمن ئەگەر پیتی سئم هینا جارانی دەم کرد ئەوها وەکو ئێرە دەنووسم 10 س ئەوها هەمیشە ژمارەکەی پێشتر دەنووسم 10 جاران س یەکسانە لەگەڵ ئەو تیرەیەی ئەوە یەکسانە لەگەڵ ئەو تیرەیە چییە تیرە شینەکە 15 جاران سی ئەوە پێی دەڵێن لێکدانی تیرەیی کە زۆر 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 گرنگە و زۆر زۆریش سوود بەخشە بەکاری بینی ئەگەر ئەوها ڕێژەکت هەبوو هاوتابوو لەگەڵ ڕێژە چی دیکە ئەو تیرەی بەکاردەینی س جاران 10 یەکسانە بە 15 جاران سی کەواتە لەو شێوەیەی بووە ئەو شێوەیە بووە هاوکێشەیەکی سادە لە کاتی هاوکێشەش بە بیرماندێکە لای ڕاست دەبی ئەمن ئەو دێ نەمینێ لێرە هەتا پیتەکە بە تەنیا بمینێ کەواتە هەردوو لای هاوکێشەکە دابەشی دەی دەکەم وەکو لێرە کرایە ئەوەی ڕاستی بوو پێویستی نەدەکرد 15 جارانی سیش بکەین هەروەها دامان دەناوە 15 جاران سی بەڵام لێرە کردیتیانە 450 لە زیادەیە کە ئەو لایە دابەشی دەی دەکەم تەنیا پیتەکە دەمینێتەوە 450 دابەش دەکاتە 45 واتە بەو شێوەیەش توانیم بزانم هاوکێشەکەم پیتەکەی نادیارە چەندە کەواتە پیتی س کردیە 45 کەواتە درێژی وێنە گەورەکە دەبی 45 بی لێرە دەبی 45 بی زۆر بە ئاسانیش دەبیندرێتەوە بە زۆر ڕێگە ئەوە لێرە ڕێی پرسیاری ئەو پرسیارە و باسی هەڕەمەکان و شتی لەو جۆرە لەو نمونەی دوو شێوەی هاوشێوە و هاوڕێژە بەکار تێنا بۆ دیتنەوەی درێژی نەزانراوە بەو جۆرە پێوانانە دەڵێن پێوانەی ناڕاستە و خۆ واتە ئەمن پێویستی نەکرد بچم ڕاستەی بینم و پێوانە بکەم و ئەو شتانە بە ناڕاستە و خۆ بە شێوەی ڕێژە
سوودم وەرگرت لە هاوکێشە وەتوانیم ئەو پێوانەیە ببینمەوە کە 45 سانتیمەترە، تەنیا چونکە پێوانەکەی دیم دەزانی و ڕێژەکانیش هاوتابوون، ئەو ڕێژانش هاوتابوون. بیرکردنەوەکەش بێگومان بە زۆر جۆرە، گرنگترین شت ئەوەیە بزانی کە ئەو دوو ڕێژانە هاوتانە، واتە پەیوەندێکی زۆر باش هەیە لە مابەینی سەرە و ژێرە و لە مابەینی سەرەکان و هەروەها لە مابەینی ژێرەکانیش. پێوانەی ناڕاستەوخۆ و شەچی زاراوەچی نوێیە، زۆر باشە فێر بین، زۆر بەکاردێ لە ژیانی ڕۆژانەش. ئەو ڕێ بەکار بهێنرێ بۆ دیاریکردنی درێژیەکان و دووریە گەورەکان کە ناتواندرێ ڕاستەوخۆ پێوانە بکرێن و بپێورێن. لێرە ئەوە باسی ئەو لاپەڕەیە بوو، باسی بەکارهێنانی شێوە هاوشێوەکان بوو. لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە، لاوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ لەسەر هەمان شێوە هاوشێوەکان. هەتا ئەو کات هەر بژی.